نرخی کارەبای نیشتیمانی لەسەر هاوڵاتیان گران دەکرێت. بە جۆرەی ڕێنمایەکی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان کە لە 25 کانونی یەکەم دەرچووە، نرخی یەکەی کارەبا زیاد کراوە کە پێشووتر بۆ 1 کیلۆوات تا 450 کیلۆوات 15 دینار لە هاوڵاتیان وەردەگیرا، بەڵام ئێستا نرخەکە بۆ 18 دینار زیاد کراوە. تا بەکارهێنانی کارەباش زیاتر بێت لەلایەن هاوڵاتیانەوە نرخەکەش زیاتر دەبێت. باسی شەبەکەش بۆکە بەرهەم نییە. وتەبێژی وزارەتی کارەباش دەڵێت نرخەکە بەو جۆرە نییە، بەڵکو ئەوەی هەیە ڕاستکردنەوەی نرخە نەک زیادکردنی. هۆکارەکەشی بۆ دابەزینی بەهای دینار گەڕاندەوە، چونکە خەرجەکانی کارەبا بە دۆلارە و داهاتیش بە دینارە. وەزارەتی کارەبا کە بەشێکی گەورەی خەرجەکانی بە دۆلارە و داهاتەکەی بە دینارە، کە ئێمە لەم لا نرخی دینار باڵێن دابەزیوە لە کۆکردنەوەی داهاتەکانە لەو لەشەوە نرخی دۆلار بەرزە بەرامبەر دینار لە جێبەجێکردنی پلان و پرۆژە و کڕینی وزە و هەموو خەرجەکانی تر. بۆ ئەمە بەشێکی زۆر کەمی کە بە ڕێژەی نزیک لە 120 ئەو بارە لارەی کە با بڵێن دروست بۆ لەسەر دۆخی دارایی وەزارەت و تەواوی حکوومەت بۆ ڕاستکراوەتەوە کە با بڵێن ئەوەی کە ئەو گرفتەی دروست کردووە کە دابەزاندی نرخی دینارە بەرامبەر دۆلاری ئەمریکی، واتە ڕاستکردنەوەی ئەو حاڵەتەیە نەگرانکردن. وەزارەتی کارەبا دەڵێت بۆ وەرزی زستانی ئەم ساڵ ژمارەیەکی نمونەیی لە بەرهەمهێنانی کارەبا تۆمار کراوە کە بە شێوەیەک گەیشتووەتە نزیکەی 4000 مێگەوات، بەڵام لە بەرامبەر ئەوەشدا خواستی هاوڵاتیان بۆ کارەبا زیادی کردووە کە گەیشتووەتە نزیکەی 7500 مێگاوات کارەبا. ئەم ساڵ ئەتوانین بڵین لە مێژووی کارەبایەوە بە دیاریکراوی لە مێژووی قەیانەکەشە ئێمە گەیشتە نزیک لە 4000 مێگاوات کەەوە ژمارەیەکی گەورەیە بە پێی ستانداردە جیهانەکان بۆ بەرهەمهێنانی وزە وەکو با بڵێن فەلسەفەی ئیدارەدانی وزە، بەڵام خواستەکە نائاساییە. وەرزەکانی ساڵ بە شێوەیەکی ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان. وەکو وتەبێژی کارەبا دەڵێت لە وەرزی زستاندا بەهۆی ئەوەی هاوڵاتیان کارەباوک و ئامێرێکی گەرمکەرەوە بەکاردێنن، لە وەرزی هاوینیشدا ئامێری فێنکەرەوەکان بەکاردێنن، ئەوە هۆکارێکە بۆ کەمبوونەوەی سەعاتەکانی کارەبا. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.